کچی خۆم وەرە مەگری وەرەکەم بابی خۆت شۆ لە من ڕابکە ئەمە بابتم لە هەموو کەس زیاتر مەسلحەتی توم لێ تکات لێ دەکەم واز لەو بابەتەی بینە بۆچی باوکە بۆچی واز بێنم پێم ناڵێ بۆ کچم هەتوو کچی نادرەفەندی کەس نییە لەو شارەی بابەت نەناسی ڕێزی لێ نەگری ئەمە ئەو منەماڵەیە زۆر لێک جیاوازی بۆچی جیاوازی باوکە بەس لەبەرەوەی وەزعمان لەوان باشترە تۆزێک نا کچم ئەو بابەتە نییە بەشتی دیکە هەیە هەندێک شتەیە من دەزانم ئەتوو نازانی لۆیە تکات لێ دەکەم وازی لێبینە باوکە گیان چ شتێکە تۆ ئیزانیت و من نایزانم دە پێم بڵێ با مرتاح بم چی وای کردو تۆ ئەنە ڕق لە یوسف بێت بۆچی کچم ئەتوو وام لێ دەکەی هەموو شتێکت لۆ ئاشکرا بکەم باوکە حەزەکەم بزانم کچی من هەتوو دەزانی بابی یوسفی لەسەر چ کوژرایە باوکە هەموو کەسێک دەزانێت کە باوکی یوسف بە هەڵە کوژراوە دەوانیە بابی یوسفی لە کاتی دزیکردن کوژرایە باوکە من حەقم چییە بەسەر باوکیەوە خۆی یوسف وانییە یوسف کوڕێکی زۆر باشە وانیە کچەکەم ئەو کوڕەش پەروەردەی دەستی ئەو پیاوەی بووە دەکەواتە دیارە تۆ قەت عاشق نەبوویت کچم عاشق بوومە بەڵام دەبێت پێت بڵێم هیچ شتێک لەو ژیانەی مستەحیل نییە هەموو شتێک لەبیر دەکرێت هەتا عاشقیش ها بەڵێ تەنانەت عشقیش لەبیر دەکرێت لە باش شتێکت لۆ باز بکەم کچی خۆ منیش کاتی خۆی کە گەنج بووم پێشەوەی داکت بناسم ئافرێتێکم خۆش دەویست وام دەزانی ژیان بە بێوی مەحاڵە بەڵام وا نەبوو ئیتر قەدەر وای کردو بۆ یەکتر نەبووین ئەو چۆ ڕێگایەک منیش بە ڕێگایەک بە دوایە دایکتم ناسی و سپاس لە بۆ خودای کچێکی جوانی وەک تووشی پێبەخشین بۆیە پێت دەڵێم هەموو شتێک لەبیر دەکرێ کەواتە تۆ بەڕاستی عاشق نەبوویت باوکە دەچم ئەو فەلسەفانە لەسەر بابەت لێمەدا زانە چت پێ دەڵێم هەموو دنیا پێم بڵێن ئەمە ڕێبەت و نادەم شوو بۆ یوسفەی بکەی ئەڤرێز من هەر زوو دەمزانی خۆشەویستی من و تۆ تا سەر نییە چۆن قسەی واکەیت یوسف یعنی تۆ منە ئەوە خۆشەوێت پێم وتی چارەیەکەم باوکت بۆ هیچ سارەیەک لێشتەوە باوکت هەموو شتێکی تێک دەدا چۆن نەزانی باوکم شت تێگەیات بۆچی واڵیت من دەزانم باش ئەڤرێز باوکت خۆی بەچی دەزانێ نە دەوڵەمەندیت لێندە دەوڵەمەندە هەموو خەڵک بیناسێ تەنهاوەیە تۆزە گۆزی لە ئێمە باشترە یان ئەگەر بابەت سومعە بێ سومعەی خۆم لە هەموو کەسێک پێ باشترە چی باسی سومعی کردو و تۆڵی چی باوکت باسی کردووە لای برادرێکی باوکم پێی و تۆ دەزانم باوکی یوسف لە سەرچی کوژراوە بۆ یەک چەکەمی پێ ناتەم بەڵام باوکت هەڵەیە و ئەو خەڵکە هەمویان هەڵەن باوکم بە هەڵە کوژراوە چی باسی سومعی کردووە تۆ بۆچی واکەیت ئێمە چی بکەین من چارەسەرێکم لایە چارەسەر چییە